لە توێژینەوە زانستیەکانی ئەوڕۆدا لە پێگە زانستیەکان کە بڵاویان کردوتەوە دەڵێن لە ڕووی زانستیەوە نەزەرکردن چەند کاریگەریەکی خراپی بەسەر ئینسانەوە هەیە. یەکەمیان زاکیرەی ئینسان لاواز دەکات، توانای لەبەرکردنی نامێنێت، توانای سعی و هەوڵدانی نامێنێت، ئەنجا خیانەتی زەوجی زیاد دەکات، ئەنجا تەلاق زیاد دەکات، متمانە لە نێوان ژن و پیاودا ناهێڵێت. کاکە گەنجێک بەخوا چەند ساڵێک هات بۆی گەڕامەوە گوتی مامۆستا من لە یەکێک لەو گوندانم کاتێک کە لە ماڵەوەم هیچ عیبم نییە لەگەڵ خێزانەکەمدا، بەڵام کە دێمە شار ئەوەندە تەماشای ئافرەت دەکەم و نەزەر دەکەم بەخوا لەگەڵ ماڵ و منداڵی خۆم لە ماڵەوە تێک دەچم و بینمان تێک دەچێت. ئەوەیە کە توێژینەوە زانستیەکانی ئەوڕۆ دەڵێن نەزەرکردن متمانە لە نێوان ژن و پیاودا ناهێڵێت. ئاو توێژینەوە زانستە لە وڵاتی ئەمریکا کراوە کە وڵاتێکی موسڵمان نییە، بەڵام گەیشتونەتە ئەو نەتیجەیە کە نەزەرکردن ئەو خراپە و ئەو کاریگەریە سەلبیانەی بەسەر ئینسانەوە هەیە. بۆی ئیبن القەیم جوانی فەرمووە دەفەرمێت بەڕاستی کاتێک کە ئینسان چاوی بەڕەڵا دەکات ئەوەی کە ئینسان دەیبینێت لەسەر دڵی داوێنەی دەکێشێت، دوایی ئەو دڵت ئەو زاکیرە و مێشکەت داوای ئەوە دەکات کە لە دڵت داچەسپیوە. محەممەد ڕاتب نابلسی دەڵێت نەزەرکردن وەکو ئەوە وایە کە سیلاحێک سوارکەی بۆ ئەوەی کە بیتەقێنی. جا ئایا کەسێک سیلاح سوارکات ئەمینە لەوەی کە ناتەقێت ئینسان بەرەو خراپەی زیاتر دەبات. دکتۆر یوسف قەرزاوی دەڵێت بەڕاستی کاریگەری نەزەرکردن تەنها لەسەر ئەوە نییە کە گوناهێکی گچکەیە و لەسەر چاو نییە، بەڵکو دڵی ئینسان تووشی خەتەرە دەکات، بەڵکو ئینسان تووشی مشک بڵاوبوون و پڕژان دەکات، بەڵکو فکری ئینسان تێک دەدات و دڵی ئینسان خراپ دەکات. هەر ئەوە نییە بەرام کە گوناهێکی گچکەیە. بۆیە گوتراوە من ئەطلق نەظەره دامت حەسرەته، هەر کەسێک چاوی بەرەڵا کات بەڕاستی داخ و حەسرەت و پەژارەی زۆر دەبێت خوا پەناماندات.